تا دێت دەنگی ناڕازایی لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت. لەم بارەیەوە لە هۆتێل چوارچرای شاری هەولێر نوێنەری زیاتر لە 150 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و چاڵکوان و مامۆستایانی ئاینی و ڕۆشنبیران و چین و توێژی جیاجیا هەڵمەتێکی دادپەروەریان دەست پێ کرد بۆ ئەوەی فشار لەسەر حکوومەتی هەرێم دروست بکەن تا ئەم قەیرانانەی کە بەڕووکی هەرێمی کوردستانیان گرتوتەوە چارەسەریان بکەن، چونکە پێیان وایە چیدی خەڵک تەحمولی نەماوە. من پێم وایە باشتر ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەی کە تووشی هەرێمی کوردستان دەبێتن گۆڕینی ئەو حکوومەتەیە بە کاملی بڕاتەوە ماڵی خۆی لەبەروی ئەو دەموچاوانە 24 ساڵە دەیان بینین دووبارە دەبێتەوە. حکوومەت هەرێمی کوردستان خۆی وا پیشان دەکە و جاخچێرە لە گەنج لە خەڵک لە دانانی پۆستەکان کەسی شیاو لە شوێنی شیاو. بۆیە من بەڕێی من هەرچی بکەین لە خۆ پیشاندانە لە مانگرتنە بێسوودە لەبەروی هەستی حکوومەت بەرامبەر بە هاوڵاتیان و بەرامبەر بە هاونیشتمانی خۆی نەماوە. هەڵمەتی دادپەروەری یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی گێڕانەوەی دادپەروەریە لە ئاستی موچە دیارە هەڵبەت ئەم کەمپینە لە ساڵی 2013 دەستی بەکارەکانی کردووە و ناکرێت ناهاوتایی و نادادپەروەری ناهاوسەنگی هەبێت لە نێوان موچەی پلەباڵاکان و موچەی خەڵکی ئاسایی و ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە ئاستی موچە هەیە ئەومان پێدەڵێت کە گەندەڵەیەکی تەواو هەیە. ئێمە لە دژی ئەو گەندەڵی و نادادپەروەریە دەوەستینەوە کە لە هەرێمی کوردستان هەیە. لە کۆنفرانسەکەدا بەشێک لە چاڵکوانان پێیان وابوو ئەم هەڵمەتەی دادپەروەری هیچ ئەنجامێکی نابێت و دادپەروەریش بەم کەسانە ناکرێت، چونکە کەسانێک تێدا بەشداریان کردووە و ڕۆلیان هەیە مەبەستیان خزمەتکردنی خەڵک نییە و بایکۆتی کۆنفرانسەکەیان کرد. مەڵێک کەس لەناو ئەو کۆبوونەوە هەبوو کە مەسەلەن ئەوان خۆیان مەلەفیان هەیە بۆ نمونە خۆیان دوو موچە و سێ موچەیان هەیە، دەستیان لە چەندین فایلاتی گەندەڵی هەیە. باشە ئەگەر هەڵمەتێک بەو جۆرە کەسانە بکرێ وەڵاهی ناکرێتن. بۆیە من وەک خۆم پێشنیاری ئەوەم کرد کەوە ئەو هەڵمەتە نەکرێ، ئەوانەی کە لەو قاعانە بڕۆنەوە ماڵەوە باشترە لەوەی کە بێن چەند کەسێک بێنە سەرجادە و دواسات حکوومەت تەمەشای سیڤیەکانیان بکە و بزانی کەوانە ئەو کەسە گەندەڵانەنا کە دانەوێ ببنە نوێنەری خەڵک. بۆیە دابنیشن باشترە خەڵک خۆی بێتە سەرجادە داواکاریەکانی خۆی بڵێ. دوای کوتای هاتنی کوبوونەوەکە بەشێک لە ئامادەبووان پێیان وابوو باشترین فشار ڕژانە سەر شەقامە، بۆیە هاتنە سەر شەقام و ڕێگەی سەرەکی بەرەو سەنتەری شاری هەولێریان بۆ ماوەیەکی کورت داخست، پاشان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگاکە کرایەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا.